سپاس خۆشەویستم ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە بەشداربووان گۆرانی خۆیان پێشکەش دەکەن و لیژنە بڕیار دەدات کێ بمێنێتەوە بۆ قۆناغی داهاتۆ وەکو گوێمان لێیە لە ژوورەوە بەشداربووی گۆرانی خۆی دەڵێت دوا بەدوای ئەویش بەشداربەکانی تر بەردەوام دەبن ئێوەش بینەرمان بن با بزانین لە باکستێجی کوردستان ستار ئەم جارە چی ڕوو دەدات حسرت دل من چو عرش و علا ای بڵێن توخوا کەسێک ڕۆژێ هەزار دار ڕۆژ دەرباز نابن شخەوەز گەلێک زوو شیار دەبن کۆژایە تۆ گەردێنێ خۆتم بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆ شەبی بە یادگەری گوڵام کوی وەرە بۆ من بڕوام نەبوو ڕۆژێک دادێ تۆ شەبی بە یادگەری ئەبی بە خۆڵ پێ فرمێسک و لە چاوان مەبەری بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆ شەبی بە یادگەری ئەبی بە خۆڵ پێ فرمێسک و لە چاوان مەبەری بڕوانەکەم تۆ دڵێ بێ و وەڵامێم نادەیتەوە کامتان گلەیتان لە کامتان هەیە والله تۆزێک ئەمن تۆ گلیو نییە یاڵە گلەیێنی وڵاساکی زۆر باشە ئەی کێشە و چێ لەگەڵ گۆرانەکە ئەو بینم کێشەیەکە هەیە ئەوەی من بیزانم هەرچەندە من لە گۆرانی نازانم بەزەوەی من بزانم زۆر پەلاکە لە گلەی گلەی بێ گلەی بێ لێوێن دەر یەک تۆز پەلێتی باشە بۆ ئەوە پەلەتە ئەو گلەیە بگەین آخه دەبی گلەیەکە زوو بگات زوو بگا بە قوڵی نامە زوو بگا ئێوەڵە بەڕای خۆت باش ئامادی وڵای گۆرانیەکە زۆر خۆشە بەڕای من هەموو هەست و ئەحساسی خۆت خستۆتە گۆران یا گۆرانیەکە کە من لێم کردووە گلەی لە کێکی وڵای زۆرن زۆرن بە شێوەیەکی گشتی زۆر باشە هەم لە دەرەوەش خەڵکانێکی زۆر بینەری ئەو بەرنامەی من بە حکمی ئەوەی مامۆستامە لە پەیمانگای هونەرە جوانەکان ڕۆژانە چەندین قوتابی خۆم دەبینمەوە یان لە ڕێگای سۆسیال میدیاوە داوا دەکەن یعنی هەندێک تێبینیان هەیە لەسەر بەرنامەکە بەڵام تێبینی بۆ باشترکردنی بەرنامەکە بەهرەمەندەکانیش ڕۆژ بە ڕۆژ شتی جوانتریان لێ بەدەر دەکەوێتن ئێوە قۆناغەکەش بەرەو قۆناغی سەخت دەڕواتن بۆ هەڵبژاردنی کەسەکان بە شێوەیەکی گشتی گروپی موزیک لێژنە جەنابتان پێشکەشکارەکان زۆر سەرکەوتونە لە دەرەوەش خەڵکانێکی زۆر تابعی ئەو بەرنامەی دەکەن دەست خۆش بە سەرکەوتوبی ئیشەڵا ئەدبینمەوە ڕازی لەخان سەرکەوتوی تۆ سەرکەوتوی گوێم لێت بوو زۆر خۆش گۆرانەکەت وت ئامادەی بەڵێ بەڵێ بێگومان ئەی لەسەر ستیج ئاوایەکە کرد و ڕەویەوە چی بوو مەسەلا ئاواشم کرد بەستێ نەگەیشت ئیقاع تۆزێ مشکلەی تەکنیشی ئیقاع و موسیقیمان هەبوو بە کاقەندیلم گوت ئیتر چارەسەر بوو باش بوو یعنی ئەو تووڕەبوونەیەوە ئەرۆڵاییەوە بوو بە زۆر خۆشیشە دوت نا من مشکلم گۆرانی نەبوو بەڵام میوزیکەکە هەستم کرد تۆزێ وشکە جا بۆیە لەوێ دەفە بوو ئەی داوات کردەوە کە جارێکی تر پرۆڤە بکەیت وت مامۆستا بەر با جارێکی تریش پرۆڤە بکەین من پێم سەیر بوو چکە زۆر باش وەڵا باش گوتم بەڵام لەگەڵ میوزیکەکە وە گوتم مرتاح نەبووم
بۆیە ئاخێجار گوتم بە جەنرال پرۆڤەکە بکەینەوە لەگەڵ مامۆستایەک. خۆت تا چەند ئامادەی لەگەڵ گۆرانی هەڵت بژاردووە؟ والله گۆرانی من بچێک گرانە ئەو بخۆ مەقامە بەس یعنی حەزم هەیە بەڕەنگێکی خۆش بسترێن خۆ باش ئامادای کردی لە ئەمە دیسە یعنی نزانم چاوە دەبێت سەر ستێج بلا تشتێکی سوپرایز بێ نزان بکیژان شێوازی دەرتێ ئەو گۆرانیە بەس من تشتێکی خۆش حاضر کرد. گۆرانێکی تۆ مێکسەوانە کوردی و عەربی؟ مێکسە تشتێکی وەک مەقامە سەر مەقامی حیجاز کوردی عربی بەس یعنی ئەوە هەرێک جوداکی بەس حەز دەکەم نزیکە بکەم تشتێکیەوە بەڕەنگێکی تشتێکی نو بکەم. منیش زۆر حەزەکەم بیبینم حەزەکەم بچیتە سەر ستێج و بیبینم زانم چیەکەیت. سۆزە من دەنگی تۆم زۆر پێخۆشە اینجاستا تۆزێ گۆرانێکی بچووکمێ مەقتایەکی بچوو تەموو چاوێن تین و گەرما هەبینێ ji qamusha birîne ji atûna qurşîne ji qermûçkên neniyan behna cilên gundiyan ji qêrîna sêwîyan behna te dikim behna te dikim behna te dikim lêdayê behna te dikim behna te dikim behna te dikim lêdayê. من هاتوم پێ ببڕم مامۆستا چۆنی؟ زۆر بەخێر بێتە چاو. مامۆستا هێشتا یەکەم گۆرانی واستەکەم زۆر هیلاک. وڵی دیارە گۆرانی بچەکە خۆی ئامادە نەکردووە بۆیە برادران شیلاک بوون ئێمە شیلاک بوون بەڕاستی هیوادارم ینی کارەکان زۆر باشی بەڕێوە بچێ. پێت وایە تاس بێنێ باشتر ئامادە بێت؟ بێگومان باشتر دەبێت ئینشاڵڵا هەموو شتێک پرۆڤەی دەوێت خۆ دەزانی ینی گۆرانی بێش پێویستی بۆ لەگەڵ گروپ زیاتر خۆی ڕابهێنێ لەوەی کە بتوانێت گۆرانەکەی خۆی زۆر بە ڕێک پێشی بڵێ. ینی من بەم دەنگە ناخۆشەوە پرۆڤە بکەمە بم بە گۆرانی بێت؟ وڵی ئەگەر کەمێک شارزای لە مۆسیقا بێ بۆ نە. گۆرانەکە کی لەگەڵی هەڵبژاردی؟ وەڵا خۆم زۆر حەزەکەم و پرسیارە لە هەمووی بکەم زانمە گۆرانی لە کێوە هاتووە کاڵیان بژاردووە ینی خۆت بە تەنیا کە زیارمەتی نای؟ نا خۆم دەکاتە بۆ گۆرانی و هەڵبژارد ئەویان بڵێ وازم نێبێنن ئەویان وازم نێبینن دەوری دەربازە بینم ئێستا من دەربازی ژوازی لە من ناهێنا. ئۆکێ ڕیانگیان هیوای بەختێکی باشە بۆ خوازم و لەسەر ستەیجت بینم زەم چۆن گۆرانە کاڵی. تخوا کەسێک ڕۆژێ هەزاردا ڕۆژ دەرباز نابن شخەوەز گەلێک زوو شیار دەبێت کۆژایە تۆ گەردێنێ خۆتم بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆ شەبی بە یادگەری گولان کوی وەرە پاش کەمێکی تر ئێستا لەگەڵ گروپی میوزیک چۆن بوون؟ زۆر باش بووڵە تۆنەکەیان گۆڕی یەکەم جار نەی بوو دوای برندوان کرد. کامیان بۆ تۆ خۆشترە؟ وڵی ئەوی برندمان کرد باشتر بوو. تازەکەیان؟ بەری بۆ دەنگی تۆ خۆشترە نا؟ خۆشترە. منیش گوێم نەبوو لە ژوورەوە خۆش بوتت گۆرانێکە. سبێنێ ئەتبینمەوە بزانم چێکی لەسەر ستیج سترێس نەبی قەلق نەبی لە ئێسۆ سترێس و قەلقم کردی من نا؟ بتبینم بزانم چیەکەی. ئینشاڵڵاش.
گۆرانێک ئامادە کردووە گۆرانیا فلوکلۆرە حەسرەتە دڵێن من حەسرەتی دڵی تۆ چییە؟ والله هیچ بەس گۆرانیەکە خۆش بوو بەروێندم هەڵبژار کێ لەگەڵ هێڵبژاردی هەر خۆت؟ وەڵا خۆم بتەنارە وڵە کەس نەیوت ئەو گۆرانیە بۆ تۆ باشە ئەو گۆرانیە ناوڵە کەس نەبوو مەجۆڵزیش بڕاستی کێم بوو یعنی سێ ڕۆژ مە مەجۆڵ هەبم گۆرانێکی هەڵبژرن هەمەجێ هەر دوو گۆرانی فلوکلۆر دەگەریەم و ئەوە برای ما هەموو خۆشتر بوو چۆن بووی لەسەر ستیج پرۆڤەکە و چۆن بوو زۆر زوو تەواو بۆی تۆ ئامادە بوو ینی؟ بەڵێ بە تاکێت خۆم باش ئامادە کرد بوو تەجروبەم هەبووە لەکوێ تەجروبە بووە؟ لەگەڵ جەماعەت و یان لەگەڵ میوزیک ژەنەوە شتانە ینی سترس نەبووی لەسەر ستیج؟ نا وەڵا زۆر زوو تەواو بووە بزانم یەک جا گۆرانەکەی تو تەواو بوو بەڵێ زۆر سپاس کێ گۆرانێکی بۆ هەڵبژاردی؟ وەڵی خۆم و براکەم بەدڵتە ینی؟ بەڵێ بە تاکید بەتاکید هەموو وەڵامەکانی بەڵێ نەخێرە نازانم چی لێپرسم دڵم تاقی چی لێپرسم وڵا بە کەیفی تۆ باشە سەرکەوتوبی ئەتبینم سبێنە بزانم چیمان بۆ ئۆکەی ئۆکەی؟ ڕاحیت مێڤان چۆنی؟ سپاس جیلا خان تو باشی ئینشاءالله من باشم پرۆڤەی باشە کردووە؟ الحەمدولله رێ والله تۆ کەمترە پێچوو لە کاکە ئەرسەلان بەڵام زۆر زیاترە پێچوو بە زۆر کەمترە پێچوو لە کاک بڕیار باشتر خۆ ئامادە کردووە یان چۆن لەگەڵ وەزعەکەی چۆنی؟ خدای جیلا خان زانی ئەسان ئەگەر فکرە شۆڵێکی هەبیتن چه هۆنەری بی چه هەر تشتێک بیتن مهم دووتش گەلک گرنگن ئەسانەدا یەکەم هەوڵدان دووەم تو گرنگی شۆڵا خوب بدە یعنی تەمتمانە کە بخۆ هەبیت ئەگەر تەمتمانە بخۆ نەبیتن کەسێ بەرامبەریش متمانەت تەنابێت ئەجام دەبێت و خۆب جدی حاضرکەی دیارە لەسەر ستیج تۆ متمانەت بە خۆت هەیە بەس بینە جوابی؟ ئینشاءالله ئەوە کومن پێچی بەس تەخسیرە ناکەم جاری پێشوو سترێسە هەبوو کە لەسەر ستیج بووی لە قۆناغی دووەم؟ نەخێر هیچ قۆناغی یەکەم بڕۆکەکەویش یەکەم جار بوو بڕۆکێک ناکۆ عادیە من کە هیچ سترس من نییە الحەمدولله پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە باگەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان
کەسێک ڕۆژێ هەزاردان ناوی تۆی لەسەر لێوە بەگریان و زار پێی بڵێن عاشقێکم شت و سەرگاردان تاوەڕێمە ڕۆژ و شەو لە کوچە و کۆڵان پێی بڵێن بەسەر هاتم کرابەتی ڕۆ هەموو خەڵک دەزانن منێ ماڵوێران پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دونیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دونیا پێی بڵێن. باشە کاکە چێ ئەم گۆرانی بۆ تۆ هەڵبژاردبوو چۆن بوو بڕیاردا ئەم گۆرانی بڵێ لەسەر داواکاری خۆم و براکەم و مامۆستا بەیاری گوڵ کاکە پەیوەندی تا چۆن بوو لەگەڵ مامۆستا بەیار ئەم ماوەیە بەجددی مامۆستا بەیار لەگەڵ ئێمە زۆرماندی بوو هەموو کات پاڵ پشتێکی زۆر گەورەمان بوو بەهۆی ئەوە توانیمان ڕاستێکی بەرز پێشکەش بکەین و جێ ڕەزامەندی هەموو لایەک بێت زۆر باشە قەلەقی پێش ئێستا قەلەق ئێستاش قەلەقیت ماوە بەردەوام دەجوڵی چێ لەگەڵ هاتووە ئەمڕۆ وەڵا براکەم و لەگەڵ خاڵێکم لەگەڵ چەند هاوڕێکی تریش زۆر باشە کاکە هیوادارم سەرکەوتوبی لە قۆناغەکانی داهاتوە بتبینەوە ماشەڵڵا زۆر کەشخە خۆشی ئامادە کردووە کاکە یەکێکە لە بەشدار بووە کەشخەکان کوڕە جوانەکان هەمیشە گوێ ڕایەڵ و لە کاتی پرۆڤەکانیشدا زۆر مازبوط بوو زۆر سوپاس توەکەم. نای بیرات گلامن سوزت دام و وینامن یاداوی امرمه تگوت برد ربدلمه لتاو سوز نیانیشی مبتنی چزمان ببین بترسم از بمرم جاری کادن تنبینم چما تو سویششی آنامن چما تو نمایلی بیامن داگر بردان آبادن من چما یاری بتش یانامشه زبرامن بته حال من نخوشه گلامن بته گدن من گشه بته بەخێر بێتەوە لەسەر سلااو چۆنی ئەحواڵ وەرە 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 ئێ لێرانە بۆستە بە شیک شیک بتبینن بینەران سێری کامێرەکە سلااو زۆر باشە چۆن بووی وەکو خۆم ئەگەر برێم لە خۆم ڕازی بووم زۆر ڕازی بووم زۆر باشترینی خۆم پێشکەش کرد دەتوانم بڵێم ئیتر ئەوەی تر بۆ لیژ ناگەڕێتەوە زۆر باشە گۆرانێکی زۆر سەختت هەڵبژارد بوو بۆچی ئەم گۆرانت هەڵبژارد بوو ئەم گۆرانیە لەسەر ئەساسی ئەحساس چونکە تایبەتمەندی دەجێ من ئەوەی تێدایە مەسەرەن ئەحساسی تێدایە لەگەڵ مامۆستا بەیاروانش قسەم کرد باشترین گۆرانیمان هەڵبژارد بە باشترین گۆرانی بۆ منیانی زۆر باشە محەممەد پلانی تۆ چی ئەگەر سەرکەوی بۆ قۆناغی داهاتۆ وەڵاهی هەوڵی زیاتر دەدەم چونکە قۆناغەکەمە قورستر دەبێت بێگومان دەبێت هەوڵی زیاتر بدەین کاتی زیاتر تەرخانکەین و حاولێ زیاتر دەکەم بێگومان.
چۆن بۆ بڕیاردا ئەم گۆرانی بڵێ خۆش بوو یعنی دلێم بوو بەس دیسا بچەک سترس بووم یعنی بەس نزم دەستپێکی بوو بەروێ بەس انشاءله ینی من محاولە کرد خۆشتر ببێ انشاءله تشتێک دوو زمانی جیا بوو بۆ تۆ سەخت نەبوو نا جەم نەسەخت بوو يعني ئەو ئە زانم و کوردیژی زانم عربیش زانم کوردی بخۆ من لە حەلەبێ خوێندی لە یونیڤرسیتی و من معهد سەباح فەخری خوێندی ئەو گۆرانی ڤێرە دبێژن قودوت حەلەبیە فەوە من بری بەرێ المعهد من بریم پەیمەنگێ هەست چۆم بوو لەسەر ستەیج کاتی گۆرانەکە دەوت و سەیری لیژنەت ئەکرد من سیر نەکرد ژبەر سترس بم چاوێ خۆدەمڕۆ نزام چاوە بەس زانم خۆش بوو مامۆستا قسەی باشی بۆ کردی مامۆستا هەڵکەوت بە تایبەتی زۆر زانیاریشی لەسەر بەرهەمەکەت و گۆرانەکەدا حەز کرد ئەوە گوب عەرەبی باشتر بوو ژبەر مەسەلەی زمان بچێک زەحمەتە سۆرانیژی گوت بەس بچێک زەحمەت بوو دردی دڵ سەختە عیلاجی مشکڵە زوتر درێکە ئەی ستارەی سومحی دەم ئەم شەو کە زووتر دەرێکەوە چۆن بوو گۆرانێکەت زۆر خۆش بوو بەدلی من بوو و بەدلی لیژنەش بوو لیژنە قسەی خۆشیان بۆ کردی دڵت بە قسەیان زۆر خۆش بوو مامۆستا هەڵکەوتووە زۆر بیان مامۆستا عەبدوڵقاهار و مامۆستا میرە و دکتۆرە باقیس مامۆستا میکایلیش محەممەد لەگەڵ بەشداربووەکانی تر بچووکترین بەشداربووی کوردستان ستارە پێمان بڵێ تەمەنە چەند بوو؟ 14 ساڵ ئەی تەمەند درێژ بی ڕێگات کراوە بێ هەمیشە کار و بەرهەمەکانت ببینین محەممەد پێم بڵێ پلانی تۆ چێگەر سەر نەکەوتێ بە قۆناغی داهاتۆ هیچ مشکلێک نابێت هەر بەردەوامە بووم ئینشاڵڵا ئەی گەر سەرکەوی بۆ قۆناغی داهات و پلانی پرۆڤەکانە چۆن ڕێگەخەی چی ئەەکەیت ئەم جارە شتێکی زۆر جیاوازتر لە ئەو جارێکم بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆشەبی بە یادگاری ئەبی بە قوڵ پێفرمێسک و لە چاوان مەبەری بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆشەبی بە یادگاری ئەبی بەقوڵ پێفرمێسک و لە چاوان مەبەری گلەی دەچێ هەبوو والله باش بوو نەگەلێ ماڵە کەس نەبوو گلەیدە هیچ کەس نەبوو هیچ کەس ئەی چۆن بۆ گۆرانە هەڵبژار بوو گلەی والله بە خۆی گۆرانێکی پڕهەست بوو و خۆش بوو هەرچەندە قچەکەویشم هەبوو بەڵام هەر سوور بووم لەسەری خۆ چۆنە دەم گۆرانە پێشکەش کرد لای وەک زۆر خۆشم گو بەڵام لە ئاخریەکان یعنی هەرەوەندەم توانێم خۆم ڕاگرم زۆر باشە بڕگار سەداتون دڵنیای بڕگار سەرێکی بە قۆناغی داهاتۆ واللهی ئینشاءڵڵا بە تەمای خۆدار دەبینەوە لە قۆناغەکانی داهاتوو
کاتێکی خۆش سپاس. لەسەر ستەیجێ خێراندا بیسپاس چۆن بۆم گۆرانیە بادینەوە هەڵبژاردە بوو حەزمی کرد جیران جیران مشکلەیە مشکلەکەی ناسانم چۆنت پێشکەش کرد ڕای من باش بوو بەس ترس هەبوو بۆچی کامیرا مشکلەیە زۆر باوەڕ کە زۆر مشکلەیە مشکلەیەکی کامیرا تەنها بۆ تۆ یان بۆ هەمویانە ناڵە بەسە من بۆ وەڵڵا زۆر مشکلەیە نازانم کامیرا خۆشیوێ ئەم جلوبەرگە جوانە ئەو مۆزە جوانە و ئەم سەروبەرە جوانە و ڕێک خستە بۆ چ بکەین چێ ئەم زلانی بە هەڵبژاردووتڕیان تەبان دایکم دایکت بۆی هەڵبژاردوویتە ئەمڕۆ دایکش لەگەڵ تاتوە زۆر باشە دایکت گۆرانەکەتی پێ چۆن بوو زۆر باش ئەی بەڕای خۆت چۆن بوو بەڕای خۆم باش بوو باش بیان باش باش دەزانێکەوە هەر لە خۆت کوبری دەرەجەک پێ بێ خوارێ باشترە نەکبری زۆر باش من دوایەوەش نەبێ وانە زۆر باشە سەدا چۆن تۆ دڵنیای سەرەکەی و بە قۆناغی داهاتوو نەوەکتونۆ بەڵێ واو حسرت دل من چو عرش و علا ظالمی تو به بختیارم من حسری چاو من چو بحر و چما خوش دل من در ناک بیارم حسری چاو من چو بحر و چما خوش دل من در ناک بیارم دو نزانی درد من پرگله کرد تو خواهی تو به بختیارم من بەخێر بیتەوە باشی وەرە پێم بڵێ چێ خاینە چێ زاڵمە ئەو گۆرانی خۆشە چی بوو لەسەر ستەیج گۆرانی خۆش بوو بەس وەڵات من نەخۆش گوت یعنی بۆچی وڵات دەنگیمە هاری من نەکرد یعنی نەخۆش بووم زۆر دەرزی خۆدان حەب و شەربەت و ئینشاڵڵا دێ شانس هاری تێ بکات ئینشاڵڵا کە بزان دێچلێ من بخۆ ڕازی نەبووم بخۆ بەخۆت دەخۆت ڕازی نەبووی زۆر نەخۆش بوو نانا هیواتە بێ ئینشاءڵڵا لە کۆتایی پرۆگرامدا ئەدبینمەوە بزانم چی هەستێکی تەیە ئێستا کۆتایی پرۆگرام یەکتر دەبینەوە بەڵام بر لەوەی بچیتەوە سەر ستەیج چێ ئەم گۆرانی بۆ تۆ هەڵبژاردە وڵا هەر بخۆم هەر بژار
یکم جار قرار بود دیگر پیانوی سر استیج گورانه کی بیجن دو گورانه که اوها پیدام نکرد وقت کم بود مجال زور کم آخرین روز بودی مر گورانه هر بستاری هر بجال گورانه که خوش بود بس او رو برک حتی دهون جی ولا باش بود ولا پروای او رو كلام كوي ورا من كمبونها مخامك من كلام كوي ورا من كمبونها مخامك من جانك يدلن زيدان عشان بحالن جانك يدلن زيدان عشان بحالن واخ امان دلا امان امان هاتن بولين صالو زمان مشتر ندي شعر ودرمان دل حليات دردو وام بینی ئالەتێکی مۆسیقایە عەزف دەکات گۆرانی دا خەلەلی تێدا بوو یاوە دەنگت ماندووە تۆزدا بەشداربێکی ڕۆژاوای کوردستانە لە عەرەبیەکە سەرکەوتووتر بێ پێم وانە بوو ئاوا باش دەبێ بەس بێنە هایات باش بوو ڕایەوەن سەرسەرێن بەس ئەس ڕایەوە من گەلیەوەن نینە ڕاستی چۆبێتوان ماچیتکەم گۆرانێکی باشی هەڵبژارد بوو لەگەڵ دەنگی مساعد بوو کاک بڕیار هەستمە کرد تۆزێک پەلی بوو لەوەی گۆرانیەکە زوو بڵێ گلەیی بێ سەیتەڕێی کردی و زۆر باش گۆرانێکی زۆر قورسی هەڵبژاردووە پاش کەمێکی تر بیر لە چیەکەیتەوە زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە باگەشتێک بۆ دەرەوە ڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان سێ بەشدار بوو دەچنە قۆناغی دواتر تا ئێستا ناکۆکیەکانی لێژنە بە دەموچاوی دەمانی لێژنەوە دیارە قەلق بوون لەبەر ئەوەی زیاتر لە دوو بەشدار بوو شایانی ئەوەن بگەنە قۆناغی دواتر دەرباس من ئاوا ئەیبینم دیارە زیاتر بەڵێ دیارە زیاتر لە دوو بەشدار بەشداربووەکان شانی ئەوەن بگەنە زۆر بەباشی بەرهەمەکانیان پێشکەش کردین هەمویان ڕەنگیان پێوەنەمەوە هەمویان دڵیان لەسەر 1400 لێیە هەریەکە لە هەمویان بێتاقەتن هەمویان فارس سۆزدا عومەر کاکا سۆزدا عەممۆ ببوورە بەڵێ کاکە ئەرسەلان محەممەد دلێر ڕێیان هەروەها ڕەیان شۆڕش محەممەد فەیساڵ بڕیار مەهدی و کاکە میڤان سۆری لەم هەش بەشدار بووە دینە دوان یان سێ بەشدار بوو خۆیان گەیاندۆتە قۆناغی دواتر و من لە جێگەی ئەوان بەڕاستی قەلەقم کاک شاف فارس فەرموو بۆ ئێرە نازانم چۆن بچڕم
کێشە تۆ دەنگیشت نووساب و شەوایە تۆ زێت گەرود نووساب و دەرزی خۆدا بم بێحاڵ زۆر بێحاڵ بەس بەشداربوویەکی دیکەشمان هەیە با یەکزاری ئەوی شەربان کەمە پێشێ سۆزدا خان فەرموو. سۆز دەخان تۆش بەڕاستی باشت کورد گۆرانێکە بەس ئێستای دێ و ساتەیە کە دەبێ بەداخەوە بڕیار بدەین هەرچەند زۆر زەحمەت بوو لەگەڵ هەمووان خەریک بووین بۆیە من داوای لێبردون دەکەم بۆ جەنابەت سۆزداخان بەڵێ چەپڵەیەک بۆ ماندووبوونی سۆزدا تا ئێستا لەگەڵمان مابۆنە بەداخەوە دینا سۆزدا نەیتوانی لێرەوە بەردەوام بێت سۆزداخان ئەتوانین گەڕێیتەوە شوێنی خۆ مایکەکەم هەروە زۆر بەداخم بۆ تۆش کە دەنگە داوای لێ هات داوای لێبردون لە تۆش دەکەم بە قوربان میوان و ئەڤڕۆ قۆناغی سێمەوە نییە لازم گەلەک بۆش بی بەس بخێر هاتی سەرچاوە ئەس قسوورێ من عافی لێژنا جارێکی تر و دکتۆرە لەگەڵ میوان ئەس چلتە بکەم تەبهێلم میوان ببینێت یان بێژمە تە هەرە دەنگێتە خوشە تە نەشاز نەکرد تو باش بی هەمی چیز باش بی بەس ئەمن دەڵێم سل نەبە ئەبەت سل نابی تو جوازی هەرە باش پیرۆزە لە میوان فیصل و ڕەیان ئەڤ ناوێ ئەز بێژم ئەو دەمینتە پرۆگرامیدا ئەڤ ناوێ ئەز بێژم پیرۆزبەهی محەممەد فێسەڵیت کرد پیرۆزە لە محەممەد فەیساڵ دووەمین بەشدار بووی چواردامین ئەڵقەی پرۆگرامی کوردستان ستار کە توانی لەم قۆناغە سەرکەوتوو بێت سەرکەوتوو بی هەریەکە لە کاکە ئەرسەلان و محەممەد دلێر فەرموون هەموو ئەو کەسانی کە ماون لێرە ئەمەلتان هەبێ دڵتان ناخۆش نەبێ کارتی دەرهێنەر ماوە لە کۆتایی حەڵقەی داهاتوو ئەلانەکە کاکە ئەرسەلان سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو پیرۆزە لە کاکە ئەرسەلان مامۆستا پێیامی تۆ چیە بۆ ئەو بەشداربانی کە پرۆگرامەکە جێ دەهێڵن وڵی پەیامم ئەوەیە کە دڵشکاو من نەبن چینچین بەڕاستی ئەوە
ئەو لەژنەیە کە دانیشتۆ بەشێکی دەکەوێتە سەر سەلیقە بەشێکی دەکەوێتەوەوان چ گۆرانێکیان هەڵبداردووە کایە بۆ دەنجیوان گونجاوە یان نا کەەوەش وەک سەرەتا کابرا نازانێ بەڕاستی جا بۆیە کە دەرناچن دڵشکاون نەبن ئەوانە کە هاتوونەوە مەجارێک دەرەجەی سێی ئەو پرۆگرامەی بە حقیقەت دەنجیان باشە یعنی ئەو دەنگانن کە دەتوانن ڕاهێنان لەسەر بکەن لەگەڵ موسیقی بیر تایبەت زەحمەت بچێشن ئەوانە دەبنە دەنگ یانی دەتوانن سەرکەوتوو بن لە لەو بوارەیدا لە شۆنی دیکە لە کاتی دیکە ئارزوی موفەقیەتیان بۆ دەکەم من هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەر ئەوەی حەز دەکەم بەڕاستی هەموو کەسێک حەز دەکات کوڕەکەی سەر بکەوی من یەکێک لەو باوکانەمە یعنی زیاتر بەڕاستی زۆر هاندەریمە هەتا ئاخیر بەرنامەش هەر لەگەڵی بوویمە هەم لە پرۆڤەکردن هەمیش لە تەزیکردنی بەرنامەکە و هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی ئەوڕۆ کوڕەکەم بە لە دەرچوو بۆ قۆناغێکی تر ئەوەش جێگای شانازیە بۆ منە ئەگەر سکانێک هەیە دڵی وەربگرن تۆ هەست بەخوا زۆر قرس بوو زۆر زەحمەت بوو هەموو بەشداربووەکان زۆر دەنجیان خۆش بوو زۆر باش بوون بەڵام ئەنجامی کۆتایش خۆتان نەزان لای لیژنێ سەرکەوتوو ئەمە کۆتایی دنیانیە بۆ ئەوانیش سپاس مەمنون قوربانە دەمە گومان هەستێکی خۆشە بەس ئەس بچێکی دل نەڕەحەتم بە برادەرێت خۆ ئەوێت کۆ دەرنەچۆی لاانێکیوە دلێ منی خۆشە بەس لایەکی دیش بە برادەرێت خۆچکەوە چەند ئەم پێک وینە بەسیدی ئەوە بەرنامەیە لەمە ناخۆشت بینی بوو کاتێ وەستا بووی بۆ دەرئەنجامەکە نەبخۆدە دلێ 120 لێتدا هەڕاز لێدامە دەرباس ئاگالی بوو تا پیرۆز بێت تۆ سەرکەوتی بۆ قۆناغیدا هاتوو پێم بڵێ هەستت چۆنە ئێستا بەتەئەکید هەستێکی خۆشمەیە کە سەرکەوتم بۆ قۆناغێکتر زۆر باشە کاکە هیوادارم ئەم جارە زۆر بە باش خۆت ئامادەکەی تێکستەکان زۆر بە باشی لەبەر بشاءالله تۆ دەتوانیت دەست پێ بکەیت بەردەوامی کاروبەرهەمەکانت ببینیت ئەستا